ئەگەر کەسێک لە خەویدا ماسی ببینێت یاخود ماسی بکڕێت لێکدانەوەکەی چۆنە؟ گوتراوە بینینی ماسی لە خەوێدا یاخود کڕینی ماسی لە خەوێدا هێمایە بۆ خێری و خۆشی و هەروەها ڕزق و ڕۆزیەکی چاک و باشە، بە تایبەت ئەگەر ماسیەکان ماشەڵڵا ئاوا گەورە و چاک و ڕێک و پێک بن، کیلۆ 2 کیلۆیی بن، قسەی خۆمان بێت. ئەگەر کەسێک لە خەویدا ماسی بگرێت، یعنی بچێتە ڕاوی ماسیان و ماسیان بگرێت، گوتراوە خێر و خۆشیە و ڕزق و ڕۆزیەکی باش و سامانێکی باش و ماڵ و سامانێکی زۆری دەست دەکەوێت. ئەگەر کەسێک لە خەویدا ماسی برژاو یاخود ماسی سوورکراوە بخوات، گوتراوە هێمایە بۆ ئەوەی دەگاتە ئەو ئاواتانەی کە هەنی بە ئیزنی خوای پەروەردگار، یاخود سەفەرکردنە، یاخود هاوسەرگیریە بۆ هەندێک کەس، یاخود دەستکەوتنی ماڵێکی زۆر و چاکە بۆ هەندێک کەسی دیکە. هیوام وایە هەر خەونی خۆش و چاک ببینن. ئەگەر کەسێک حەوزی ماسی لە خەوێدا ببینێت کە ئەوە حەوزی ماسیە، یاخود ماسی جوان و ملەوەن لە خەوێدا ببینێت، ماسی سەوز، ماسی شین، گوتراوە هەموو ئەوە هێمایە بۆ خێر و خۆشی، بۆ دەستکەوتنی ڕزق و ڕۆزیەکی باش و هەروەها بۆ بەختەوەری. بۆ کوڕ و کچی گەنج ئەگەر لە خەوێدا ماسی ملەوەن و جوان و ڕێک و پێک ببینن، گوتراوە کە نزیک بوونەوەی هاوسەرگیریانە و هاوسەرگیریەکی سەرکەوتووە. بەڕێزان، ئەو ماسیانە دەبینن کە لە پشتمەوەن ماشەڵڵا هەمویان ماسی زەرد و زۆر جوانن. جا ئەگەر کەسێک خەو بە ماسی زەردەوە ببینێت لێکدانەوەکەی چۆنە؟ ئەگەر کەسێک لە خەویدا ماسی زەرد ببینێت، هێمایە بۆ ئەوەی کەسانێک لە دەوروبەری هەنە ڕەنگە حەسادەتی پێ ببن. دووەمیان هێمایە بۆ ئەوەی کە ئەو کەسە ڕەنگە لە ژیانی خۆی لە دڵ و دەرونی خۆیدا زۆر مرتاح نەبێ و کێشە و گرفتی دەرونی هەبێت، لە ژیانی نامرتاح بێت. جا ئەگەر خەونێکی ئاوات بینی نائومێد مەبە، ڕوو بکە خوای پەروەردگار ڕەنگە ئاگادارکردنەوە بێ لە لای خوای گەورە، چونکە کلیلی چارەسەری هەموو کێشە و گرفتەکان تەنها لە لای خوای پەروەردگارە. دوو حاڵەت هەیە لە کاتی خەوبینین بە ماسیەوە کە مانایەکەوی لێکدانەوەکەی زۆر باش نییە، بەڵام مەترسە و نائومێد مەبە، بە ئیزنی خوای گەورە ئاسانە. یەکەمیان ئەگەر کەسێک لە خەویدا ماسی زۆر گچکە ببینێت، گوتراوە هێمایە بۆ پەیدابوونی خەم و خەفەت و ناخۆشی و ناڕەحەتیەکانی ژیان. دووەمیان ئەگەر کەسێک لە خەویدا ماسی مردوو ببینێت، گوتراوە هێمایە بۆ ئەوەی ئەو ئیش و کارەی کە دەیکات ڕەنگە لە ئیشەکەیدا سەرکەوتونە بێت، یاخود ئەوەی کە لە نیاز و مەبەستیدا هەیە بۆی نێتە دی. بەڵام بە هەر شێوازێک خەونت بینی، ئەو خەونانە ئاگادارکردنەوەن، ڕوو بکە خوای گەورە و نائومێد مەبە، کلیلی چارەسەری هەموو شتێک لە لای خوای پەروەردگار ئاسانە.